بینەرانی بەڕێز و خۆشەویستم کات و گشتکاتێکتان شاد و کامران بێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بەو هیوایەی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جاری بەرنمەکەمان هونەرمەندێکی خۆشەویست، هونەرمەندێکی ئازیزی بواری نواندن، مامۆستا محەممەد ڕەشی عەبدوڕەحمان ناسرا و بە کاک حەمەڕەشی هەرس بە ناوی بەرنمەکەمانەوە گەلێ بەخێراتن دەکەین. زۆر سوپاس، شادمانم. زۆر سپاس بۆ جەنابە. ئێمە ئەمانەوێ لەم بەرنمەیە کاتێکی خۆش لەگەڵ جەنابە بەرینە سەر کۆمەڵێک وێنەی زۆر جوان لە ئەلبومی جەناب تا دەست ئێمە کەوتووە. سپاس بۆ قوبوڵکردنی ئەم بەرنمەیە، بەڵام ئێمە ئەمانەوێ بزانین یەکەمین جار ئەم پیاوە کێ؟ ئەو پیاوە ئەو ڕەحمانە فەنی بەریدی باوکمە. باش. مدیری بەریدی سلێمانی بوو. باش. کابرایەکی تێکۆشەر بوو. دوو جار گیرا لەسەر کوردایەتی ڕێوشێنێکی جوانی بۆ خۆی بەجێهێشت و پیاوانە ژیا و پیاوانەش ڕۆی. باش. ئەم پیاوە کاک عەبدوڕەحمانی کێ ناسراوە، سەر بە چ عەشیرەتێکە، لەکوێوە هاتوونەتە سلێمانی؟ ئەمانەمان بە دوور و درێژی کا حەمەڕەشی بۆ باس بکەیانی. ئێستا بینەر چاوەڕێ ئەوەیە کە تۆ بەوبرتر باسی باوکێ دایکێ ژیانی خۆ بکەیت. بە هەر لەم پیاوە دەست پێ بکەیت. باوکم لە باوکەوە لە ئاغاکانی سلەیمانی بوو. بەڵام ئەم لەقەبی ئاغای بڵێن نازناوی ئاغای بۆ خۆی هەڵ نەبژارد. باش. لە دایکیشەوە لە بابەجانەکانی سلەیمانیە کە باوکی ئەمری خواکە لەگەڵ دایکیان لە لای باپیریان لە لای بابەجانەکان لەوێ ئەژین. باش. زیاتر تێکەڵاوی بابەجانەکان بووە لەوەی تێکەڵاوی ئاغاکانی ئامۆزا و مامەکانی ببێ. باشە. سەرەتا ئەمانە لەکوێوە هاتوون؟ سەرەتایان یعنی بنەچیان ڕەچەڵێکیان لەکوێیە؟ لە سلێمانی نەبووە؟ لە با بڵین لە دروستبوونی سلەیمانیەوە ئەمانش لەگەڵ بابانەکانە هاتوونەتە خوارەوە و لە گەڕەکی سەرشەقام نیشتە جێبوون وەکو باڵین لە بەرەی باوکەوە. باش. لە بەرەی داکیشەوە بەرەی بابەجانەکان بەرەی بابەجانەکان ئەوە بابەجانەکان زۆرن، تقریبەن سێ چوار با بڵین لە پەنجی هەردوو دەست تێپەڕ ناکالکە لە سلەیمانی بوون. بەڵام باقیەکەیان لە باقوبە و لە بەغا و لە جنوب و حتا لە تورکیا و ئەمانە خەڵکیانەیە و بەشیرەتەکان. بابەجان یعنی چی؟ ئەم وشێ لەکوێ هاتووە؟ ئێستاش زۆرە، یعنی نازناوی بابەجان زۆرە، حتا لە ئەفغانستان و لە ئێران و ئەمانە بابەجان زۆرە. وەکو ناو ئەگەر با بڵین لە بابەجانەوە هاتبێ یاخۆت یا لە بابەتانە ئیتر وردە وردەیتر هاتووە و بە تاکید لە ئەو سەرچاوەیە ڕوون نییە کەوا بابەجان لە چێوە هاتووە. باشە. هەر لەم بەرنمەیە مامۆسایەکی زۆر ئازیز مامۆستا تەها بابان باسی بابەجانی کرد. بەڵێ. بابەجانی گەورە کە ئەمە حەکیمێ بووە هاتوتە سلێمانی لە سەرەتاوە کە ئەو ڕۆژە کوڕی میری بابان وەفاتی کردووە. ئەو کە ئەچێتە مزگەوتی گەورە تەماشاکە مناڵێک ئەشۆن ئەڵێمە چی ئەڵێ کوڕی میرە، ئەڵێ و مناڵم بۆ شکەنەوە نەمردووە. وایە کە مناڵەکە چاوە کاتەوە طبعاً بەدا و دەرمانی ئەم پیاوە غەریبەی کە شکۆڵ بەشانە چاو بەرزەکاتەوە پێڵێ بابەجان، لەوە لە قەبی بابەجان بۆ ئەم پیاوە دروست بووە. تۆ هاوڕای لەگەڵەمە؟ بۆ چوونیەکە بۆ چوونیەکە. بەڵام من ئەزانم حەکیمیان لە کۆنەوە بۆ ماوەتەوە. ئەخیر جار کەوتە دەست دکتۆری کەوتە دەست حسێنەفەنی بابەجان کە باوکی بەدیع بابەجانە کە خاڵی نەنکمەکە. بەدیع بابەجانی بابەجا کوڕی خاڵی نەنکمە شێوەکاری گەورەی کورد. ئەمەی تەسمیمی پارەش ئەو دایناوە تەسمیمی پارە و دینار و
ئەمانە هەمووی لە مەساحی عامە دەورێکی گەورەی هەبوو کاتی خۆی. بەڵێ ڕاستە. حسێنەفەنی بابەجانیەت بۆ ئەوەی کەوا شێمەحموو نەخۆشە بێت شێمەحمووی گەورە بەڵێ لە قلیاسان ئەویش ئەسپەکەی هەڵیات ئەویش سەرێکێ بە بەردێکا و ئەمری خوا کۆتایی بەڵازان ڕاستە. بابینەوە سەر عەبدوڕەحمان ئەفەنی. بەڵێ ئەم پیاوە کوێی خوێندووە؟ چکە ئەم پیاوە بەڕێوەبەری هیچێک لە فەرمانگە حکوومیەکان بوو. بەڵێ ئەم پیاوە وا بزانم سێی متەوەسەی تەواو نەکردووە چۆتە دەورەی لاسلچی سوپاوە. لاسلکی سوپا. بەڵێ باش. لە دەورەکە با بڵین دەرەجێ و پلۆپایەکی باشی هێناوە. باشە. تقریبەن 2-3 ساڵ لە سوپا ئەمێنێتەوە دوایی دەورەی بەرق و بەری دەکرێتەوە لە ناو ژمارەیەشی زۆرە ئەم یەکەمە بێ لەبەر ئەوە لە کاتی حەجا هەموو جارێ ئەینێرن بۆ نەجەف و کەربەلا بۆ ئەوەی کەوا زۆر خێرا بووە لە وەرگرتن و ناردنی بروسکە بروسکەی حەجاج بروسکەی حەجاجەکان. بەڵێ. دوای ئەوە ئیتر لە ڕەواندز لە شەقڵاوە لە کەفری لە جەلەولە لە کەرکک لە هەڵەبجە ئەخیرجار کە بن ئاگام لێ بێت باوکم بوو لە هەڵەبجە ئیتر ئەو کاتە لە هەڵەبجە بووین لە هەڵەبجەوە نەقلی سلەیمانی کرا و پاش بوو بە مەئموری بەرق یا مەئموری بروسکە بەرزترین پلە بوو. نەخێر مەئموری بەرق مدیری بەریت بەرزترین ئەو کاتە ئەو مدیر نەبوو. ئەو کاتە دوای ساڵێک بوو بە مدیر. ئێمە لە ساڵی 50 تا هاتینەوە بۆ سلەیمانی لە 58 و 59 بوو بە مدیر. بوو بە مدیری بەرید و بەرق و هاتف. بەڵێ. هەمووی بەیەکەوە مدیری بەرید و بەرق و هاتف. بەڵێ. باش. ئەم پیاوە پرسیارێکم لەسەر ئەوەیە هەڵبەتە تۆ لێت بیستووە لە سلێمانی کەی ئەم دایرێت دامەزراوە کەی تەسیسی ئەم دایرەی بەرید و بەرق و تەلەفۆناتە هەبووە؟ بەڵێ خۆی لە ئەوە گەرێتەوە بە زمانی عوسمانی. یعنی لەو کاتەوە هەیە. لەو کاتەوە هەیە. بەڵێ. با ئیشەکانی چی بوون کاک حەمەڕەشی؟ ئیشەکەی هەر نەخێر ئیشی ئەو فەرمانگەیە بە بیرەوەری تۆ یان بە قەولی بەهەشتی باوکێ ئیش و کارەکانی مەسەلا. ئیش و کارەکەی ناردنی بەرقێ بووە ناردنی حەواڵەی بەریدی بووە دوای ئەوە ناردنی پۆست بووە نامە من ئاگام لێ بوو تەوفیری ژەبوو دوای ئەوە ڕاستە دوا بڵێن فەرعێکی بوو سەجللاتی ژەبوو کە تۆمارە کرا و ئیتر وردەوە بۆکسیش هەبوو بۆ هاوڵاتیان سنووقی بەریدی هەبوو بۆ هاوڵاتیان نەخێر نەبوو. نەخێر. باشە. پەیوەندی ئەم فەرمانگەیە لە عێراقا لە سلێمانیەوە بۆ بەغاو لە بەغاوە بۆ هەموو دنیا کراوە بوو. یعنی پەیوەندی بە تۆڕی بەرید و بەرق و تەلەفۆنی هەموو دنیاوە هەبوو. جیهانی بوو. بڵێ. باشە. بابینە سەر کەسایەتیکی تر ئەویش ئەم خاتونەیە. هەڵبەتە ئەمەش لە ژیانی تۆیە بەرکەوتنی زۆرە و ئەمە دایکی ئازیستە و. بەڵێ. ئاتوولەخان. بەڵێ. ئاتوولەخان باسێکی ئاتوولەخانیشمان بۆ بکە. ئاتوولەخان لە شێخەکانی خاوێ و کەس نەزانە دێنە سلەیمانی لەبەرەوەی خزبی باوەژنەکەی باوکمە بێ لە باوکم نزیکیە خاتەوە بۆیە هێنێ. باش. ئابێ بە دایکم. ئاتوولەخان کەسێک بوو هەوڵیا بۆ ژیانی خۆی بیرمە من لە سنفێکی متەوەسە بووم ئەمیش چووە قەلاچۆکردنی نەخوێنەواری تا 6 بە ئەوڵێن سەرەتایی خوێت ئەیویست تەواوی کایە بە نەمانێشت. یعنی دوای ئەوەی کە دایکی ئێوەش بوو دایکێ بوو لە هەڵمەتی نێشتنی نەخوێنەواری تا سنفی خوێن ئەیویست بڕواایە بە لەبارێش لەبەرەوەی کە لەبەر خۆت پێویستمان پێی بوو ڕاستە. بەڵام ئەو ئارەزووی هەبوو بۆ ئەوشت ئارەزوویە بوو زۆر زیرە. باشەکە حەمەڕەشی ئیتر باواز لەوە بین تۆزێک بەرنامەکە خۆشتر لە سەشانی توێت تۆش خۆشتێکی وەکو هونەرمەندێ. پەیوەندی ئەم دوانە چۆن بوو؟ دایکم باوکم. بەڵێ. وات پەیوەندیەکەی پەیوەندێکی کلاسیکی بوو وەکو با بڵێن هەموو ژن و مێردێکی با بڵێن چلەکان و پەنجاکان و شەسەکانی ئەو کاتە. ڕاستە. بەختەوەر بوون کەی هێنابووی مامەسا؟ ساڵی 1947. 47. بەڵێ. دوای 47 یەکسەر ئیتر هەیەنەیان بۆ هەڵەبجە بووی.
لەبەرەوە کاتە ئەو لێ بەڵێ یەکەم مناڵی تۆی یەکەم مناڵی من باشە ئەمەش هەروێنەیەکی تری دایکتە بەڵێ لە خانە ئەم شوێنە پێچێ سەرچنار سەرچنارە بەڵێ باشە ئەوە دایکتە بەڵێ ئەوانی کەچێن کاخماش دیارە لەگەڵ سەلاحی برامە ڕۆشتون بۆ ئەوێ و ئەمەش ناوەڕاستیان کاک سەلاحە ئەوەی سەلاحی برامەوە ئەوەی لە باوەشیاتی کاک بەکرە دکتۆر بەکرێ عابەی شام عەبدوڵای شام حەمە بەڵێ ئەویشان نزاری غەفور ئاغای ئەمەش کاکە نزاری غەفور ئاغایە ئەم دوانە پەیوەندیان بە ماڵی ئێوە چییە؟ ئەوە ڕەفیقی زۆر ڕەفیقی سەلاح بوون دایم با بڵێن لە هەفتاکانە دایمە بەیەکەوە بوون باشە مامۆستا ماڵتان لەکوێ بوو لە چ گەڕێکیەوە بوو؟ ماڵمان یەکێک بوو لە خانۆکانی عقاری لە 6 خانۆکەی عقاری دووقاتەکان ئەوانی کە یەکەم جار ڕێزی دووەمی عقاری بووین بڵێ بەهۆی ئەوەی کە باوکی فەرمانبەر بوو توانای ئەوەی هەموەری بگرێت بڵێ بەرهەمی ئەم زەماوەندی نێوانی ئاتولەخان و ئەو ڕەحمانەفەنی بڵێ چێوشێن من و سەلاح وەکو کوڕی سێ کچیشی هەبوو باشە ئەوانیش لە سلەیمانی و یەشیان جوانەبەرگ بوو باە ڕاستە خوا لێوی خۆش بێ و ئێمە لێرەوە ڕێز و سڵاو ئەنێرین بۆ ئەو دوو خوشکەی ترێک کە لێرەن کێوشێن ئەوانی لێرەن پەیمانی خوشکمەوە لە چاودێری دارایی بەڕێوەبەری گشتیە خوشتێکی کەشم پەری ئەویش ژنی ماڵە لە ماڵەوەی هەل لە ماڵەوەی ئەوان ماون شکر دەخوا بەزێمێ کا حەمەڕەشی تۆ لە هەڵەبجە لە دایک بوویا لە سلێمانی هەمومان لە هەڵەبجە لە دایک بووی هەمووتان بڵێ بەبیرەوەری تۆ چەند ساڵ بووی کە هاتی تە سلێمانی من لە سنفی چواری ابتیدایی بوو یعنی تا ئەو کاتە ئێوە لە هەڵەبجە بوون بڵێ لە هەڵەبجە لە چ گەڕێکی بوو لە گەڕەکی با بڵێن خانووی حکوومەت بەرامبەر خەستەخانەکەی سەرەوە جەماعەتێ مۆزەفین بوون چییە من مەسە خەڵکی ناسراو کە لەم سەردەمە دیار بن هاوڕێکانی باوکێ ئەو کاتی چییە بوو؟ واحیدەفەنی باوکی کاک سالار ئەحمەد سالار مامۆستا عەبدوڵواحید قوربانی تەنیشت ئێمە تەنیشتی ئەوان بووین باش بەیەکەوە گەورە بووین لەگەڵ با بڵێن خوشک و کاک ئەحمە و خوشک و براکانی مامۆستا حەمەد لە مناڵیەوە بە بەیەکەوەین بڵێ یعنی درا لەو کاتەوە ئێوە دراوسێن دراوسێن یعنی هەل پێم وابێ مامۆستا ئەحمەد 1940 بڵێ ئەو ساڵە لە تۆ گەورەتر وایە باشە ئەم ساڵە لە پێشتەوە بوو لە مەکتەبی شەروا بوو نەخێر بەیەکەوە بووین بەیەکەوە بوو نازانم چۆن ڕاستەوە چی یادگارێکی خۆشی ئەو سەردەمەتان لایە لەگەڵ کاک ئەحمە لەگەڵ مامۆستا ئەحمەد لەگەڵ کۆی گشتی ئەو جەوە کۆمەڵایەتی کە لەوێ هەبوو بە چ شتێکی سەرسان بوو هی ئەو کاتە وڵات دەردی کاک ئەحمەد لە بەرنامەیەکی لامای لەگەڵ توا بوو یا لەگەڵ بەرنامەیەکی تر بووی بە سەگبازیەوە خەریک بووین یا خەریکی ڕۆژتاوەرە خەریکی سەگ بووین گەڕەکەکەمان سەگی زۆرتیا بوو بەڵێ تۆش هەر ئەو ئارەزوەت تر ئێمەش باشە تر سەیرانی حەوزی بەلوعە هەبوو کاتە کانی شێخ هەبوو کوڵەبۆز هەبوو ماخی میر هەبوو لە هەڵەبجە ئیتر یادگاری مناڵیم هەیە لەگەڵ شارێکی جوانە و شارێکی خۆشتری هەر ئاو هەواکەی لازم ئاو هەواکەی ئەوەیەکەوە ئەدیب و هونەرمەند دروستەکە ئاو هەوای هەڵەبجە نووسەر و هونەرمەند دروستەکە پیاوی گەورەی وەکو مامۆستا ئەوەی کە لە سلەیمانیە ناوی هەیە و لە ئەدەب و هونەرە زۆربەی زۆریان سەرچاوەکەی گەڕێتەوە سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆی کەوا لە هەڵەبجەوە چلوورەی بەستووە بەڵێ باشە مامۆستا ئەمەش جارێ هەر لە دەور و خولی مناڵی تو بڵێ ئەم وێنەیە چی وشێن مامۆستا ئەوە با بڵێنەوەی لە هەمویان باڵا بەرزتر باڵا بەرزەوە منم باشە ئەوەی ناوەڕاست کەسی خۆمانە هاوڕێی مەحموود حەسەن باوکی کوڕی پورمە ئەویکیان ئەویشیان سەلاحی برامە کاک سەلاح ئەو خواریشەوە کەوەکەی باوکمە کەوەکەی باوکتە ئەم شوێنە کوێ ئەم شوێنە حوشەی ماڵەوەیە لە گەڕەکی عقاری لە گەڕەکی عقاری تر ئەمە ماڵتان لێرەوە تر هاتوتە سلێمانی بەڵێ ئەوە ساڵی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 60ەکانەوە باشە کاک حەمەڕەشی پرسیارێک ئێوە کاتی کتاپۆلی چوار ئێوە لە هەڵەبجە بوون چەند جار سەردانی سلێمانیت کرد من لەو 10 ساڵەیە من دوو جار ئەویش وا تێگەم هەر دوو جارەکە کە لەگەڵ باوکمە هاتم شەو نەماینەوە ئەڕۆشتنەوە هاتینەوە ڕۆشتینەوە بەڵێ بە ئیشی فەرمانگەکە بەڵێ ئەو جیاوازیەت ئەبینی لە بینی سلێمانی و لە بینی مەسەلەن ئێرە شارێکی گەورەتر و
جادەی فراوانتر و ئەوانە ئەو جیاوازیت هەست پێ کرد بەڕاستی هەست بەکرد هاتوو بەتەوە زیێدی خۆم هەرچەنە هەڵەبجەش زیێدی با بڵێ بەڵام ئەو ئیدراکەت هەبوو کە ئێوە لە ئەو پەیوەندی ئەو شارن ئەو یەکسەر هاتە بێشک بوومەکەەوە پەیوەندیەکی ڕۆحی هەیە لە بینی من و ئەو شارە بەڵام کە هاتمە سلەیمانی پەیوەندی ڕۆحیەکە زیاتر بۆ هەڵەبجە بوو بیری هەڵەبجەم زۆرە کرد بیر دەکرد لەبەرەوەی لەوێ بیر بەکرد زۆر زۆر یادگاری خۆشی تۆ مامۆستا ئەحمەد لەو کاتاکە لە گەڕیشێکا بوون چی خۆش هەیە بۆ مامجاریتەوە هەر بەڕاستی مناڵێکی 6 ساڵ 6 ساڵ چیەکە ئێمەش ئەوەمانە کرد کە لە مەکتەبە هاتنەوە کە لە مەکتەباتی ئیتر خەریکی سەگ و خان و دروستکردن و کولانە بۆ سەگەکان و مەشغوڵ بوون مەشغوڵ ئاگرمان بەرا لە دڕک و پوش و پەڵاشی دەوری ماڵەکە و دەستان ئیشێکی باشتان کرد ئەمەش هەر وێنەیەکی جەنابتە هی پێچی ئەمە سەردەمی کەی بێ ئەوە ساڵی 1964 ئەو کاتە تۆ لێ 16 ساڵی بەڵێ باش لە پۆلی چواری وێژەی بوو لە سلێمانی بۆ ئەوە گرتم بۆ هەویەک بۆی هەویەک دەربێنم ئەو کاتە ئیتر لە دوای ئیتر کە بووین بە 16 ساڵ بە ئاسانی بە سلەیمانیا هاتوو چۆن کرێگەر هەوی و پێ نەبووایە ئەو کاتە لە ساڵی 64 هەر زۆر خەتەر بوو ئەیان گرتی لەبەر دەستگا داپلۆسێنەرەکانی ئەو کاتە بەڵێ با بڵێن ئازاری گەنجیان ئەیە هات لەبەر مەکتەبەکە و جێچەڵیان بە تەلەبە کرد جێچەڵیان ئەمە بۆ پێناسەیە بوو بۆی پێناسێ بوو بۆ گرتم بڵێ لەوە لە نووری هونەر بۆی چی گۆڕا لە تۆوە لە دوای هەڵەبجە کات سلێمانی وەڵا کە هات بە با بڵێن هاتمە سلەیمانی هاتمە ناو با بڵێن کەڵچەرێکی پێشکەوتوترەوە بەڕاستی هەوانتە نەبوو کەسێکی هەڵەبجەیی بکوێتە ناو مەکتەبێکی با بڵێن سەرەتاییە و چاوکراوەی وەکو با بڵێن خەڵکی سلەیمانی و کاتە باشترین با بڵێن پشتم عەبدولی حەمەد جوان بوو بۆ ئەو چی ئەمە شانسی تو هەر لەگەڵ هونەرمەندان تێکەڵ بێ کە هاتم کە هاتین لە قاوەخانەی سەرچیمەن باوکم خانوویەکی گرتە بوو بە مۆقەدێبە 6 باگ لەوێ بووین کە تا هاتی لە عەقاری باشە هات مەکتەبی سەلاحەدین مەکتەبی سەلاحەدین ئەو کاتە لە ماڵی حەمە پاشا بوو لە کەلاوەکە ماڵی باوکی کاک حکمەتی حەمە پاشا نەخێر باوکی شەهید دڵشادی حەمە پاشا لە ماڵی ئەوانە بوو اینجا مەکتەبی سەلاحەدین تا سەلاحەدین تا چواری ئیبتیداییشی هەبوو مدیرەکەمان مامۆسای خۆشەویست حەمەی حەلاو بوو ئەحمە هەردی کوردی پێوتین مامۆسای خۆشەویست ئەحمە هەردی کوردی پێوتین کاک معرف ناساش لە پۆلەکەتان نبوو نەخێر ئەو کاتە نەبوو نەخێر بەس لە قوتابخانەیە بوو ئەویش ئاگام لێنی ئەو نازانم ئەیش لێ بوو حەمە جەزا لە سولفی 2 بوو کاتێک ئێمە لە 4 هونەرمەند بەڵێ کاک حەمە جەزا بەڵێ لەگە هێنامیان خستیانە تەنیش عەبدولەوە عەبدولیش چەقۆیەکی بچکۆلەی پێبوو بۆ خورماکەی ڕۆژانە ئەیانینە ئەیکرد بە دوو کەرتەوە لەگەڵما بۆ چەقۆ پشکۆلێ ئێساش بیرمە ئیتر کە خەڵک ئەهاتن پێم ڕابێرن بە کوردیەکەی عەبدول نێهێشت عەبدول نێهێشت ئەوەی کە یارمەتیشی زۆریام بۆ ئەوەی کەوا ئیتر ببم بە کەسایەتیەکی ئاسایی لە مەکتەبەکە ئەوە بوو بەهۆی کاک جەمالی جەلالی باجی ئەجێەوە کە لە سینەمای ڕەشید ئیشیە کرد هەبوو جارێ بنی ئەبر بوو ئەوێ بە شریت فلیمی ئامێ فلیمی ئەو کاتە بێرلانگستەر و با بڵێن قرسانە لەحمەڕ و حسێن کورد و ئەمیر ئەرسەلان و ئەمانەیانی منیژە هاتم لە ماڵەوە لە دلەتەمە هەندیەکان و بەڵێ ئەو کەسانی کەوا زۆر چاوکراوە و ئەوانە بوون کەوا عەزیەتم بن یەک فلیمێکەمانێک کە ئەیان بینی ئەمە من خاوەنی ئەمەم تێگەشترەوە هەوانتە نەبوو کەسایەتی ئەوە باش بوو باجێکی گەورە بوو باشە ئەمەش هەر وێنەیەکی ئەو سەردەمەیە
پێم وابێ ئەمەش هەر وێنەیەکە پێ و ئەوە سەردەمەوە بۆ بە کەلۆری سنفی شەش گرتم لە ساڵی 1960ەوە بزانم بەڵێ 1960 بەڵێ ئەمە ئیتر ئالێرەیە ئەوەش بۆ بە کەلۆری مەتر پیاکی سکۆبی لێ جوانی ئەمە لە پێنجی وێژەیی بۆ مە کاتە تا پێنج هەبوو بەڵەوە ئیتر بە کەلۆری بوو ئەو بۆ بە کەلۆری پۆلی پێچ گرتم باشەمە مەسا تۆ لە پۆلی شەشی با بڵێن پێنجی ئامادەی دوا قۆناغی ئامادەی و کاتێککە پێنج بوو چەنە دێنە 16 16 بەڵێ بەڵام من بە سێهەم ساڵ دەرچوو من ئیتر با بڵین وەزعی ئەو کاتەمە و ناحەی نەفسی و شتی تر و بەس خۆ نەبوون نەخێر لە ڕووی داراییەوە دایە باوکم مۆزەفێکی باش بوو ژیانێکی باشی بۆ فەرهام کردبوون بەڵێ ئێمە وانە بووکیان و بە بەشێک و نەستە لە نەسەلە بەخێوەکە کوڕی عقاری و کاتە ژیتار بەس بروانە بوو ڕاستەکەی من یەکسەر هەڵەسام ئەچوم بۆ چوارباغ بۆ ماڵی خزمەکانی دایک بۆ لە برادرانی لەوێ وازە بۆ جەماعەتی خاوێ لەگەڵ ئەوانە ئەژیام و من زۆر لە برادەرەکانم زۆر ڕقتر ژیان من پێشبەرگە بوو من پێشبەرگی ناوشار بوو دێنە سەر ئەوانە بە دوور و درێژی چۆن پێش ئەوەی پاسی هونەرەکەت بکەین بەڕاستی لەم کاتی ئەم وێنەیە چۆن ئەژیایت هیچ خولیایەک ئارەزوویەک حەزێک دروست بوو ئەت خوێندەوە لەم کاتێ لەو کاتە حەزمە کرد ببم بە ئەفسەر بە ئەفسەر بەهۆی ڕەوانشات حەمەی حاجی ئەحمەد مولازم محەممەد ئەو کەسێکی نەتەوەیی بوو ڕۆژێکیان هاتینەوە وتی تۆ حەزەکەی کە پێزبانتەوە کرد بچیتە شۆ وتم حەزەکەم بچمە کولی شورتە پۆلیسی ببم بە ئەفسەری پۆلیس وتی حەزەکەی ببی بە جێهازی سەرکوت کرد وتم ئەی تۆ وتی منە بمە سەرباز بچمە کولی سەربازی وتمەی فەرقی مەعاون و زابطێکی تیاخر بنە ڕۆم بۆ ئەوەی کە هاتبەوە جێشێکی سوپایەکی عقایدی بیر و باوەڕ بۆ کورد دروستکەم باش حەمە زۆر گەورە بوو حەمە ئەوە بوو هات بەڵام بەداخەوە ڕسمین نییە بەداخەوە هەمە بەڵام بەداخەوە نەمهێناوە باش لە فەیسبووکەکەمە باشە مامۆستا من ئەمێ ئەو بڵێم ئیتر لە دوای شەش تۆ کێ وەریگرتی دوای 3 ساڵ 6 دوای پێنج ینی بەڵێن دوا قۆناغی ئامادەی بەڵێ ئیتر بن ئەوە بوو چوومە کولی شورتە چوویتە کولی شورتە بەڵێ باش دەریان کردم لەبەرەوەی کەوا من لەم نەنابەوە ئارەزۆکانی ئەوان دەریان کردم هاتم ئیتر هیچ شوێنێ نەمابوو خۆم کرد بە مەعهەدی معاللیمین مامۆسایانی سلێمان هاتمە پەیمانگای مامۆسایانی سلەیمانی چێ بوون ئەو هاوڕیانە کە لەو کاتایان خوێن ئەو هاوڕیانەمەوانە بوو کە تەمسیلی بڕیار و جابان لەگەڵا کرد عوسمان شێوار و عەبدولی حەمەد جوان و کەمال دڵشاد و جەمیلی ئەحمەی شازەمان و ڕۆفی حاجی سەعی و سەڵاح ساڵەوی لوس مامۆستا عەبدولو بەڵێ عەبدولی مامۆستا عەبدولیش کەی ئەم ئارەزوی و هونەری شانۆیە لە لای تۆ دروست بوو وەکو بۆ جەنابتم باس کردوتە بەهۆی ئەو فلیبانەوە کە لە بناڵیەوە زیاد بن بەهۆی کاک جەمالەوە زۆر چمە سینەمای ڕەشید چکە خوا خۆڕایی بوو بۆ من هەر لەبەر هاوڕێیەتی لەبەر خزمایەتی دوایە ئەوە بوو باوکە پێی وتی نێڵی بێت لە بۆی بخوێنێ ئەو وازیەنە بڵێ ئیتر بەڕاستی دووسێ جار لە ئیبتیدائیە حەزمە کردکەوە تەمسیلم پێ بکەن داخڵم بکەن بەڵام ئەو کاتە خەوشێک هەبوو لە مەسەلەی هەڵبژاردنەوەیان نەزانی کە تەلەبەت زیرەک بووی تر بوو مەسیلیشە ئەچون تەلەبەی زیرەکیان هەڵەبژارد ئێمە و کاتەوەگە زیرەک نەبووین بگەینەوە مستەوایانە زیرەکەکانی هەڵەبژارد ئێمەش خۆمانمان زیرەکە ئەکتەرەکانیان هەڵەبژار ئەکتەرە نازیرەکەکانیان نابێت ئیتر بەڕاستی
کە چوینە پەیمانگەی مامۆستایان مامۆسایەکمان هەبوو لە تازە لە پەیمانگەی هونەرە جوانەکان تەواوی کردهبوو هات لە لای ئێمەدا ناوی مامۆسا عەبدولقادر نووری ئێستا لێرەیە لە سلەیمانی ئینسانێکی بەڕێزە برادەرمانە ئەوە وتی با تەمسیلێ بکەیت تەبان ئەو کاتە مەسرح نەمابوو شانۆ نەمابوو لە 61ەوە شانۆ نەمابوو لە کاتی عەبدولکەریم قاسمایی ترکە کۆمەڵی هونەرە جوانەکانی ئەو کاتی ڕەفیق چالاکوانی داقس شانۆ نەما ئەوە بوو ئێمە بە بڕیارۆنجامی منی میرزاکەریمەوە هاتینەوە ناو شانۆ و بەخۆی ئەو مامۆسا بەڕێزەوە باشە من ئەمەیە بە درێژی باسی هونەری شانۆم بۆ بکەی بەڵام ڕێگەم بە با پێکە و وچانێک بێت بەڵێ خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتتان هونەرمەند مامۆستا حەمەڕەشید هەرەس ئەمانەوێ لە بەشی دووەمی ئەم بەرنمەیە بە درێژی باسی تێکەڵاوبوونی خۆتم بۆ بکەیت لە سەر شانۆ با پێکەوە ئەم وێنەیەش ببینین چکە ئەم وێنەیە وێنەیەکی جوانی گەنجەتیتە پێم بڵێ ئەم وێنە سینەمای کێگرتوێتی ئەوە نۆزانمەجی وا بزانم ئاگام لە خۆم نەبووە کە گرتوێتی لەم بەخیرا بۆی ناردمەوە خۆم ئەو ڕسمانەم هەمووی هەبوو لە ئارشێفەکەمە ئارشێفێکی جوانم هەبوو کە ڕام کرد بەوەی شۆرەوەی و بەڵەسەلی کوردستانەوە ئارشێفەکەم نەما ڕاست ئەمە تازە بۆی ناردم باش ئەمەش هەروێنەیەکی زۆر زۆر جوانە بەس ئەمە کاکنەوزاد نەیگرتووە ئەمە دیارە لە ستۆدیۆ گیراوە ئەمەشم نەما بوو ئەمە کاتی خۆی یا بووم بە برادەرێک مامۆستا بوو لەگەڵمان لە هەولێر ئەو کاتی لە هەولێر مامۆستا بووم کوڕەکەی بە ناوی ئەو ناوکەشی بیربە لە فەیسبوک بۆی ناردمەوە منیش هینەم کرد بەڵێ باشە با بێنەوە سەر هونەری شانۆ عەبدوڵڵا ئەڵڵایی داوە عەبدوڵڵا ئەڵڵایی واتەگە ماجستێری هەیە کوڕی ئەو مامۆسایی ڕەفیقمان بەڵێ باشە لێرەوە ئێمە ڕێز و خۆشەویستی بۆوانێرین باسی شانۆمان کرد لە بڕیار و ئەنجامی مامۆستا ئەمینی میرزاکەریم بەشداری کرد ئەم وێنەیە وێنەیەکە هی شانۆگەری ئەمە چییە؟ ئەوە دوای ئەمە دوای بڕیار و ئەنجام دوای بڕێرەوە کاتە یەکەم ئیشتان بڕێرۆنجام بوو باشە مامۆستا عەبدولقادر ئیخراجی کرد بەڵێ لەگەڵ سبکووە بەڵام زیاتر مامۆستا قار بوو مامۆستا قار بەڵێ عەبدولقادر نووری باش اینجا باسێکی ئەم وێنەیەم بۆ بکە ئەمە ڕۆژی یەکی پێنجە با بڵێن ڕۆژی کریەکار چیرۆکێکی شانۆییمان هەر ئەو شەوە نووسی خۆتان بەڵێ بە نووسینی برادەران نووسینی من و چێوار بوو باش بەیەکەوە نووسیمان بۆ سبەینە هێنامان پرۆڤێکمان کرد و ئەوە ئێوارەکەی لە ساحەی سانەوی پێشکەشمان کرد ئەوە عومەرکەریمە تەنیشتمان ئەمە یەکەمیان کە با بڵین لایەکی دیارە ئەمە ئەمە منم باشە ئەی ئەویان ئەوە چێوارە مامۆستا عوسمان چێوار بەڵێ ئەوە ڕەحمەت عومەرە بەڵێ کاک عومەری برای فەتاحی کەریم کاوە عومەر کەریم عومەر کەریم بەڵێ ئەویشان ئەحمە قەراخیە کاک ئەحمەد برای حسێن قەراخی شوێنەکەش فەرمووت حەوشی ئەم دیوی مەسرحەکە بوو بەسەر ساحەکە ئەبدی شانۆی ئامادەی سلێمانی بەڵێ ئەی بۆ لە ناو شانۆکە خۆیان پێشکەشتان نەکرد شانۆی هین بوو با بڵین بەرەڵا بوو سەربەتاڵ بوو سەربەتاڵ بوو چونکە جەماوەرێکی زۆر هەبوو لە قاعاچی لەبەوە باشە مامۆستا پرسیارێکی تر ئەم وێنەیە وێنەی هەندێک هونەرمەندی تیا هەر بۆنەیەکە ئەمەیان چییە؟ ئەمە ساڵی 1969 مانگی سێ بەڵێ نەورۆزە لە مەلعەبەکەی سلێمانی لە یاریگای 69 مامۆستا 69 بەڵێ بەڵێ ئەوە منم دەوری فەرێدوو نەبینم وا بزانم ئەمەیان بەڵێ جەنابتی بەڵێ سەوڵەجانێکی پێەیە تەورە سەوڵەجانە ئەمەی قەلغانەکەی پێوە جەلالی جەمال خەفافە ئەمەیان بەڵێ ئەوەی تەنیشتی ئەو سمایل دەرسیم بەڕەحمە بێ باشە ئەمەی ئەم سەرۆ عوسمان چێوارە هونەرمەندی کۆچکردو مامۆستا عوسمان چێوارە ئەوە لە تەنیشت چادرەکەەوە حەمەمین پۆڵایە بەڕەحمە بێ
ئەوەش مستەفاایە دەوری زوحاکە بینێتە نیشتی جەمیلی ئەحمی شازەمانە کامەیان کاک مستەفاایە ئەوەی تاجەکە ئاوە ئەمەی تاجەکەی لەسەرایە بەڵێ ساڵی 69 بۆ نەورۆزی 69 بۆ نۆرۆزی 60 مامۆستا ئەو کاتانە عشق بۆ هونەر و بۆشانۆ بە شێوەیەک بوو کەس بیری هیلاکی و بەپارە ئیشکردن و ئەوانەی نەبوو هەمووی خۆ بەخش بوو هەمووی خۆ بەخش بەڵام با بڵێن ئەو تەکان و ڕاچەنینەی کەوا هەمان و بۆ هونەر هی ئەوە بوو کەوا ئەمڕۆی دروست کرد باش ڕۆڵت بینیوە وەکو پیا بەڵێ ڕۆڵیشی بینی وەکو ژن یەکەم جار دەوری شیرینم بینی لە چیرۆکی شانۆیی ئەمینی میرزا کەریمە بڕیار و ئەنجام بەڵێ ئەوە کچێکی زۆر جوانیش بووم سەر و شکڵم ئێستا وەکو جاران ئەمە جەنابەتی لە بڕیار و ئەنجام بڕیار و ئەنجام کەس تەکلیفی ئەوەی لێ کردووی شووی پێ شێ بوو چوو بوو وێنەیەکی بردە بوو بۆ دایکی لەگەڵ ڕستێکم لەگەڵ خالی سەرکارە گرت بردبێ بۆ داچی توی دایە مایە نەموتە بۆ ئەی ڕۆشتی وانەکەی کوڕم خۆتەوە باشە ئەمەش هەر جەنابەتی لە ڕۆلی ژنە شیرین جگەرەشێ بەدەستەوە باڵێ ئەمە ئەو دی و کەوالیسە لەگەڵ مامۆسای بە ڕێزی خوا لە خۆش بوو حەمە عەلی ڕەحیم کاک حەمە عەلی ڕەحیم ئینسانێکی زۆر جوان بوو خاوەنی گەورەترین هەڵوێست بوو ئینسانێکی زۆر کورتپەروەەر بوو ئینسانێک بوو خاوەنی هەموو لۆجیکێک بوو لە ژیانە ئەمە بوو کە یەکەم کەس هەڵسایە سەر پێ لە ناو هەموو مامۆساکانەوتی من نابم بە باسی ئێستا لەکوێ ئەبری خوای کرد ئەمری خوای کرد دوو سێ مەقالم لەسەری نووسی باشە مامۆستا ساڵی چەند کەوتیتە بەردیدی خەڵک لە تەلەڤیزۆن 72 لا نەوازانە لا نەوازە ئەرێ ڕەفیق باوکم ڕەفیق ئەمە ئەو کاتە نیە مامۆسا نەخێر دوایەوە هی دوای ئەوەیە بەڵێ ئەمە واتێکم هەشتاکانە هەشتاکان بەڵێ چی لە توا گۆڕی دەرکەوتنی تۆ لە تەلەڤیزۆن بەرامبەر بە بینەرێکی زۆر لە زاخۆ بۆ خانەقین بەڕاستی من ئەو کاتانە هیچ چێژێکمان لەو شتانە وەرنە ئەگرت ئێمە شتەکەمان وەکو با بڵین وەکو پێشبەرگایەتیەک وەکو گیانبەخشینێکە کرد و ئیتر ژیانمان لە مەترسیا بوو هەمیشە بە ئاسانی نەمانەتوانی ژیان بکەین دەرکەوتم یا دەرنەکەوتم خەڵک احتیرامیە گرتم یا ڕێزیە کردم یا بە چاوێکی با بڵین گەورەوە سریەکردم من هەستم پێ نەکرد ئەم وێنێشمان بۆ باسکە ئەم وێنەیە زۆر ئەکتەریتیایە ئەمە یەکەمیان کێیە ئەوە تەها باراویە یادی بەخێر لێرە ڕێز و خۆشەویستی بۆ نێرین سەرچاوم ئەوەش خاڵێ خۆش بوو کەمال سابیرە کەمال سابیر ئەوە مەستەفای ئەحمە بەڵێ ئەوە شەهیدی گەوری گەلەکەمان کاک دڵشاد مەریوانیە ئەمە جەنابەتی ئەمە مامۆستا ئەحمەسالارە ئەوە ڕۆحەسەلە نووسەر مامۆستا ئەوە تەکلیفی پێشەوی شانۆی کوردیمان دانا ئەمە ئەندامە ئەساسەکانی ئەندامە ئەساسیەکان و لە چایخانەیەک لە لای حەوزەکەەوە لەوێ کۆبوونەوەمانە کرد یەکەم کۆبوونەوەمان کرد بۆ دامەزراندنی پیتیپی پێشەوی شانۆی کوردی دوای ئەوە هاتین لە جادەی مەولەوی لای حەبیب ئەو ڕسمەمان کرد هەر بۆ یادگار بە یادگاری ئەوەی باش ئەم وێنەیە ئەمە چیرۆکی دەردەمەی بوو بەڵێ بۆ ئافرەتانی کوردستانمان کرد ساڵی 1972 لە نادی مۆزەفین ئەوە چێوارە ئەوە منم کەمال سابیرە ئەوەی دواشیەوە مامۆستا برا مەسرەفە نەخێر زێبارە زێباری نووری بەک کاک زێبارە بەڵێ ئەمە دەردەمەیە بەڵێ ئەی ئەم ئیشە کامیانە مامۆستا ئەوە ڕەجەب و پیاخۆرانە ئەمە بەمە ئێمە خوێنمان کەوتە کاسەوە لە دوای با بڵێن نەکسەکەەوە دوای نسکۆی ساڵی 75 هاتینەوە وتمان شۆڕژ نەوەستاوە شۆڕژ بەردەوامە کە زورەی نەڕوخێ ئەو چیرۆکە کولی دیالۆجێکی قستی سەربان ڕاست ئەوە من مستەفایە ئەمە کاک مستەفا بەڵێ
باشە ئەوەی ناوەڕاست کامەران ڕۆفە کامەرانە ئەوەی سەرەوە ئەوە ئازادی حەمە بچکۆلە ئەمەی تریان ئەویش ئازاد جەلالە ئەویش منم ئەوەش جەنابەتی لە هۆڵی چالاکی چالاکی قوتابخانە. باشە ئەمە ژوێنەیەکی زۆر جوانە مامۆستا. ئەمە چیرۆکی شانۆیی بلیمەتە هی ساڵی 1969 بوو. ئەمە بەشدارانی ئەو شانۆییەیە. بەشداری شانۆیەک بوون ئەو کاتە بلیمەت بلیمەت لە نووسینی عومەر عەلیەمین. مامۆستا ئەمەیە ئەمەش هەر ئەو بلیمەتەیە کە هەر ئەوەیە کە تۆ دەوری ئەفسەرە بینی ئەوەی لەگەڵ تایەکیەیە ئەمە کوڕێک بوو ناوی قار بوو پێمان ناوت نەزانم لە کوڕێکی زۆر هونەربەند بوو بەڵام کاسب بوو لە واتێگەم لە ناوبازار کاسبیە کرد. بەڵێ مامۆستا ئەم وێنەیە ژوێنەیەکە جەنابتی ئەوە ئۆتێلۆ جامیعەی سلەیمانی کردی لەبەر ئەوەی کەەوە دەوری یاگۆ زۆر با بڵێن دەورێکی ئاڵۆز بوو لە جامیعە با بڵێن کاگەحمەد کەسی وای دەست نەکەوتی حەزەکەم بێ و دەورە ببینی وتم باشە ئەوە دەوری یاگۆیە ئەوەش هەر ئەو دەوری یاگۆیە وش حسێن قەراخیە بەڕەحمەت بێ کاسێنە بڵێ ئەمەش هەر ئەو شانۆیی شانۆی ئۆتێلۆیە ئۆتێلۆیە بەڵێ باشە ئەمەش هەر ئەو شانۆگەری ئەو شانۆی ئۆتێلۆیە ئەمە بۆ جامیعەی سلێمانی کرد بە باشە مامۆستاوێنی زۆر جوان هەن بەڕاستی بەڵام ئەمەش ئیشێکە پێم تەنەکەیە خۆشم بەشدار بووم ساڵی 1970 ئەوە جەنابتی کە دانیشتووی ئەمە دیکۆرەکەی سلێمانیە ئەوەی هەولێرە ئەمە سلێمانیە ئەوەی سلێمانیە ئەوە چێ لە ئەو بەرزانە کاک بەرزان هونەرمەند بەرزان عارف بەڵێ ڕاستە فەرمی ئەمە شوێنەیەکی ترە جەنابتی ئەمە من و شەماڵی عەبەڕەش و عومەری کەریماغاین لە چیرۆکی سەلەینانکەرە سەلەینانکەری ئەو کاتە بەڵێ دەوری عەزەی پاسیلچیە بینم ئەویش عومەری کەریماغا دەوری ڕەشی عەرەباچی و کاک شەماڵیش دەوری کوڕەکەی سەلەیلا. مامۆستا تۆ ساڵی چەند ژنت هێنا؟ ساڵی لە کاتی ئۆتێلۆ ساڵی 1970 بوو. لە ئۆتێلۆ ساڵی 1970 بەڵێ کێت هێنا؟ با بڵین کچێکی بە هونەرمەند بووەویش ئاشتی لاو بوو. ئاشتی خان؟ بەڵێ ئاشتی خانێکی بوو لە هونەرمەندانی کە لە تەنەکەش پێما بێ بەشداری کردیا لە تەنەکە هات لەگەڵمانە خێر لە تەنەکە ها لەگەڵمان لە سەلەینان کەرا دەوری. بەڵێ بەس من بەداخەوە ئەمە وێنەکەیەتی ئەمە ئاشتی خانە ئەمە یۆنانە ئەو کاتێکە ڕۆشتون کاتی پەنابەریە ئەوە کاتی گەورەترین چۆرەوەریە بەڵام یەکشت خۆش بوو هەستمانە کرد ئەو مۆتەکەی بەسەر شادمانەوەیە مۆتەکەی بەعز بەسەر چوونە کەناری ئەمان تقریبا ئەوە پەرلەمانی سینای. ئەمە ژوێنەیە کە لەگەڵ یەکێکە لە بە فلیمی کۆداک گیراوە. بەڵێ ئەمە کوێ بە مامۆستا؟ لە هەموو پێشبەرگایەتیم ئەو ڕسمم بۆ ماوەتەوە چونکە هەمووی لە ئارشێفەکەمە هەمووی نەما ئیتر نازانم چۆن نەما ئەمە با بڵین ڕۆژنامە نووسێکی هۆڵندی بوو دوسێ ڕۆژ لەگەڵ ما بوو کاتە تۆ لە ڕاگەاندنیشە ئەو کاتە بێژەری دەنگی کوردستان بوو بێژەر بووی. بەڵێ باش لە جەبهەوە چەند وەختێک بانگێکە بوو لە جەبهە بوو میتر بەهۆی کاک مستەفا ساڵح کەریمەوە هاتووتی بۆچی نایی بۆ دەنگی کوردستان سەوتێکی بەڵێ باشت هەبوو ئەو کاتە چوومە دەنگی کوردستان بوو بە بێژە. مامۆستا ئەمەینی ئاوارەیە؟ بەڵێ ئاوارەیە ئەوە پارتێکی چەپ داوەتیان کردم لە یۆنان واتێگەمەوە شتێکەی خوێنمەوە. باش ئەمەش وێنەیەکی جوانی سەرشانۆیە بە ئاڵای کوردستانەوە بەس پێچێ ئەم وێنەیە دەرەوەی بێ. ئەمە یەکێتی کۆنگرەی نیشتیمانی کوردستانە کۆنگرەی نیشتیمانی بەڵێ ئەمە لە دوێمەوە لەگەڵ مامۆسای گەورەم جەمال نەبەزە ئەوەش لە دواوە جەواد مولایەوە ئەویش برای بەڕێزم سیروان کاوسیە. ئەوەشی کاشتە خوێنێتەوە جەناب؟ منم بەڵێ منە هینەکەمە بەڕێوە
با بڵێن کۆنگراکە ئەمەش وێنەیەکی جوانە. ئەمە بڕەحمە بێ حەمە جەزاها بۆ لامان بۆ کەنەدا ئیتر لە لامان بوو زۆرم پێخۆش بوو لە دانیمارکەوە بەداخەوە بە کاکە حەمە زوو بەجێ هێشتی بەڕاستی ئەمەش هونەرێکی هونەرمەندێکی بۆنخۆشی سلێمانی. ئەمە کە هاتمەوە بۆ ماڵی خوشکم لە ساڵی 2004 حەما هەموو ڕۆژێ ئەبایە بە هاتایە بنی ببردایەوە بازار لەگەڵ خۆیان ئاهاتینەوە بە یادی ئەو ڕۆژانێکەوە حەمە لە هەفتاکانەوە لە هەر هەمویان زیاتر تێکەڵایی بوو. کاکە حەمەی نێرگس ئەجا ئەمەش وێنەیەکی ترە پێچی ئەمە دەرەوە بێ ئەمە ماڵی تەهاباراویە لە ستۆکۆڵم. ئەمەش کاکە تەهابار وەستا سابیری بڵێن لا نەوازان تۆفیقەی چەخماخ ئەوەش کاکە ئەمەش جوانەمەک هەواڵی غەفورمایەوەی بۆ نەکبەتی پێش بردنەکەیەوە 4 مانگ پێش بردنەکەیەتی بۆ نەکبەتی لێم نەئەبەوە بۆی ببێ بە کارە ساتێک و بێتە ژیان بەڵێ ڕاستە زۆرم بەداخەوە کتێکی زۆر باش بوو ئیشمان کردو بەیەکەوە خوا لی خۆش بێ ئەمە کێیەک مامس ئەمە ناوی فوادە کاک فواد ئەم وێنەی شیە بە دیار ئەم پیاوە دانیشتووی نازانم. ئەمە کە لە سووریاوە هاتمەوە بۆ کوردستان لە ڕێگا بەڕێز دکتۆر شەوکەتم بینی وتی عەزیز سەلیم نەخۆشە کەوتووە لە خەستەخانەی دهۆک حەزەکەم بێی سەری بێی منیش لەگەڵ کاک عەزیزە برادەرایەتیمان زۆر خۆش بوو. ئیتر ئەوە فەقیرە سەرەتانی پەنکریاسێتی 4 مانگ پێش مردنەکەیەتی زۆریان هەوڵا لەگەڵیا لە کوردستان بەڵام ئاخرەکەی مردەوە قسەی خۆشیە کرد بۆیە من پێەکەنیم. درود بۆ جانی پاچی هونەرمەند عەزیز سەلیم بەڕاستی ئەمەش نووسەر پێما بێ کاک فەراد شاکەلیە لێرۆ ڕێز و خۆشەویستیمان هەیە بێ. ئێمە زۆر کەممان ماوە لەم بەرنمەیە پێم خۆشە هەندێک وێنەی مناڵەکانێ ئەمە کامیانە مامەستا ئەوە شانۆخانە بە مناڵی جەنابتان لە کەنەدا لە خێزانی یەکەمە ئاشتی خان بەداخەوە جابنەوە سێکچێ هەیە ئەمە کامیانە ئەمە شانۆخانە ئێستا ئەم ساڵە چێتە جامیعە ئەم ساڵی کاتە ئەمە کچە بچووکە بەڵێ ئەی ئەمەیان ئەوە شوێنێخانە ئێستا مەحامیە لە کەنەدا مەحامیە لە کەنەدا ئەی ئەمەیان ئەوە شاییە شایی و شوێنێ و شانۆ شایی ماجستێریە لە زانستە سیاسیەکانە. باشە مامۆستا ئەم وێنەیەکی ئەوە خێزانی تازەم خۆشەویست ئەورەخانە لێرە چی پێڵێ بە ئەورەخان خۆش بێ جاوشەیەکە تۆ بە ڕاگوزەری ئێڵێ بەڵام هەموو دنیاە بۆ من دڵنیاشم خۆشە ئەی ئەم وێنێش ئەوە وێنەی شەهیدەکەی برایەتی بەڵێ خوالی خۆش بێ ئەوەش دایکێتی وەکو هەبوو کەسێکە زانێن بە ڕۆژەکە ئەو شەهیدە بێ دایکیشی دڵیەتە بەڵێ ڕاستەفم درود بۆ جانی پاکیان ساڵی کەی ئاورنخانێ هێنا بەنە واتێکەمەوە 2 ساڵە واتیەگەی وەڵاوە بۆ ئەوری خاخرا باشە دێ قەی ناکە لێت خۆش دەبێ ئەم گوڵانەی بۆ تۆ هێنا ئەمە وا بزانم کە زانکۆ تەواوەکە ئەو گوڵانەی ئەنێ وا بزانم کە زانکۆ تەواوەکە باشە ئەمە شوێنیەکی جەنابتە هەر لەگەڵ ئاورنخان ئەوە ئاهەنگەکە لە وا بزانم ئاهەنگی نیشانەکە شەرمەکەی لەوێ شەرمەکەی نەوەڵا ئەی چۆن شەرم ناکە ئەی چۆن ئاوا دەسیخت و ناڕێکی وەڵام احتیرامەن بۆ برادەرانی کە لە بەردەمانان ئینسانی بەڕێزی لێبوو ڕاستەفەرمی ئەمە شوێنەیەکی ترە هەرهینی مناڵەکانتن ئەمە هەرچێک چەکەمە مناڵی هاوڕێک بەدەستیانەوەیە یاری پێکەن مامەستا تۆ نەبووی بە باپیر نەخێر نەبووی هێشتا دە زۆر باشکە پێمان خۆشە بۆ ئەگەر پەیوەندی تۆ لەگەڵ کچەکانە پەیوەندیکی چۆنە پەیوەندیەکی زۆر باوکارەیە بەڵێ باشە مامەستا ئەمە بۆچی خۆتان گرتوۆتە نایلۆن ئەمە سواری پاپۆر ڕێگە بووین بۆ ئەوەی بچینە ژێر شەلالەکانی نایاگراوە
نایاگرا لێرە ئێمە پێڵێن نیاگارە ناخۆی نایاگرایە بە دەربڕی نیەوێ نایاگرای پێڵێن باشە خۆمان من و شانۆ خۆمان حاضر کردبوو بچین سواری پاپۆڕەکە بچووکە لەوێ پڕیشک هەڵا تەڕ ینی هەموو کەسێکە بێ ئەوەی ئەوەی پێوە پێوە باش ئەمە شەروێنەیەکی جوانە لەگەڵ کچەکانە ئەم شوێنیان ئەوە بینی ئەو سەرەوە تا ئەو سەر هەمووی تقریبان 3 کیلۆمەترە بێ شەلالەکانی نیاگارە باشە ئەوە تازە ڕۆشت بوومە کەنەدا چوین بۆ ئەوێ ئەو شایی و شوێنێ مناڵ بوون ئەو بلوزەی کە لە بەرمایە بلوزێکی یۆنانیە هێشتا یۆنانم پێوە هێشتا فرێژ نیت باشە کەی وا ڕێکە و بچی بۆ لای سەرۆکی کۆچ کرد و معەممەر قەزافی لە لیبیا مناقەشەکەشتان گەرمە بەڵێ وەنیە بەڵێ چی مۆزەخانەی مۆمە لە لەندەن باشە لازم چی پێڵێم یعنی تۆ لەوە شتێکی مهمی بە باس لەوە وەنیە بەڵێ بەخوا ئەوش زۆر باش جواب نایەتەوە ئەیاتەوە ئەی ئەوەی تەنیشێن جاکشیراکە ئەوژاکە بەڵێ ئەوی تریان چێ ئەوی تریژان وا بزانم ئەوەی ئیتالیایە نازانم ئەوەی ئەڵمانیا نییە شڕۆدەر بەڵێ شڕۆدەرە بەڵێ ئەوە بەڵێ بەڕاستی ئەوە شتێکی جوانە مۆزەخانەی مۆمی بەریتانیا زۆر پێشکەوتووە ڕستمەهینەکانی زۆر لە خۆیانە چن ئەلێرە ئاڵێکی ئەوە چار لێ حیاتەکەیە خۆش بێ خۆشمێ چونکە زۆر گریانومی بە دڵێکی پڕ لە گریانی خۆیەوە دنیای هێنایە پێکەنین بەڵێ ئەمە ژوێنەیەکی تۆیە پێم وابێ لەگەڵ کاکە سەڵاحی براتە بەڵێەوە لە وا بزانم لە کانی ئەوەی لای دووکانەوەیە ئەو دیو لای خەلەکانەوە یەکەم جار هاتمەوە سلەیمانی هاتبوون بە پیرمەوە ینی کانی وەتمان وا کانی وەتمان کانی وەتمان باشە خۆ تو جوگرافیا ئەم وڵاتە هەمووی شارەزای چۆنە کانی وەتمانە لەبیر چووە من زۆر ئێستا شتم زۆر بیرەچێت شت بیرەچێت علی دوور دەردەکە چیە مامۆستا وڵی باسی پیری ناکەین لێمە عاجز نەبێ ئەمەش هەر حەقی باوکایەتیە ئەوەش شای جانەوە لە کەنەداین لە ماڵی خۆمان لە کەیەکەوە فێری ئەوە بووی ئیش بکەی لە مەزرعە من بەڕاستی لە کۆن و کاڵت کردووە تۆ حەز لە باخەکەم بەرهەمت هەیە باخەکەم حەز لە وێنەیەک هەیە لە وێنەکانیەوە تەماتەکانمە لە کەنەدا باش جوانترین تەماتەم هەبوو لە حەوشەکەمە ینی تەماتە ناکڕی ئەزانیی ئەو وڵاتانە کاکە ئاسۆژان ئەو شتێکی خۆی مەنگەی کیمیایی پێوە کە لیستا بوون لە زەتی پێوە نامێنێ من ئێستاش کام میوەیە خۆم لێرە زۆر سەیرە بەلامەوە ئەو میوەیە نییەکە لەوێ خۆی لەوێ جوانە مامۆستا وڵا ئەمێنێش هەر زۆر جوانە تۆی لەگەڵ هونەرمەندی خوالی خۆش بوو کاک کەمال ئەو دەردەمەیەکە بەڵێ بەڵێ هاتی تەوە لە ئەم چەند ساڵەیە چەند ئیشێکە کرد ئەمە ماڵ و کلیلی هونەرمەند شوان عەتوف نییە ماڵ و کلیلی شوان عەتوفە شانەزی بەم کارەوەکەی بەرهەمەوە کەم بەڕاستی نەک هەر من ئەوە تقریبا سیانزە خەڵاتی جیهانی وەرگرتووە ڕاستە فەرمی ئاسان بوو بۆ تۆ جارێکی کە تێکەڵاو بیتەوە بە دنیای هونەر لە سلێمانی من لە هونەر دوای 30 ساڵ من تەرکم نەکردو ئەزانم تەرکرد نەکردووە بەڵام خەریکی بوو بەڵێ بەڵام با بڵێن تۆزێک قرس نەبوو جارێکیەکە بگەڕیتەوە بۆ بڕیاری یاخۆ بم کرد تقریبا 35 حەڵقە دوا بڕیاری یاخۆ بوو هاتمەوە بێفەڕم کردی بۆ نۆ دراماکەی خۆم بێفەر بەڵێ باشە مامەستا ئەمێنێ ژوێنێکی زۆر جوانە بەهۆ چییە مەوزع لە بینی تۆ کاکزای وەڵاوە لە داوەتێکیان کردین داوەتی جیپە بوو لەو ماڵە بەڵێ ئیتر من هاتمە دەرەوە جگەرە بچێشم باشە لەگەڵ کاکە زایرە و ڕزبەمان گرت باشە مامەستا داوەتی جیپە لە زستانە خواردان بەخوا زستانەوە نییە بلوزمان لە بەرە با چونکە ئەگەر زستان نەبێت جیپە تۆزێکەوە نیە بۆ ئەم تەمەنی تۆ نابێت باسی تەمەنی هەموو تەمەنێگە خوێ وڵی برادێکی ئەڵێ ئەگەر سەعات دوی نیوەڕۆ لە چلەی هاوینە لای تەنکی سەربانیە هەر خۆشە ڕاستەکەی ئەمە وێنەیەکە دلیلە بۆ ئەوەی کە تۆ لە ئەوروپاش ئیشە کردووە بەڵێ ئەمە بەڵێ
ئەمە بێفەڕەشان مۆنۆدرامای بێفڕە. باشە مامۆستا ئەمە وێنەیەکی گەنجەتی جەنابتە. بەڵێ وێنەیەکی تریش هەیە هەر تۆی ئێمە لێرە کۆتایی بە بەرنامەکەمان دێ. بەڵێ بەڵام بۆ بینەرانی بەڕێزی ڕوونکەرەوە لە نێوان جوانی تۆ جوانی ئێستا من دڵم نایە بڵم پیری بەڵێ چی گوزەرا مامۆستا؟ زەمانە بەزمی ڕەندانە، ئەوەی کەویستم دیم، ئەوەی کەویستم کردم، ئەوەی زۆر گەنج تەمەنایەکردن بە چۆرەوەری کردم بە پەناهەندەی، لە دواییشە بە دەوڵەمەنی، لە دواییشە بە ئیمکانێتێکی زۆرەوە هەموویم کرد. ئەمە چیکۆسلۆڤاکیایە سەرەوە هەروە بە بێتاقەتی ڕۆشتم. ئەمی خوارەوە لە کاتی شانۆگەری بازرگانی ڤینیسیا کاگنۆزاد مەجی گرتی واتێکم ساڵی هەفتاوی بەڵێ هەفتاویەکە یەکەم جار بوو کەوە وێنەی ڕەنگاوڕەنگ بێتە ناو سلەیمانیەوە لە بەغا شۆرایەوە لێرە ئەو کاتە نەبوو لێرە نەبوو مامۆستا ئەمە هیلاکمان کردی ڕۆح و زۆر سوپاست دەکەین ڕۆح و چاوی پێشەوەی جەنابی شێعرە بەجێبێڵی لەگەڵ منە بێ ڕسمێک بگری بۆ ئەوەی کە بۆ داهاتوو ئەوش بێ بەوێنەکانی زۆرە ڕسممان زۆرە بەڵام بۆ ئەم بن ئێمە لە کۆتایە زۆر ڕاحی بەری هیلاکمان کردی مامۆساجە گەلێک مەمنون. خۆشەویستان ئازیزان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ.